سڵاو لە بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردە خۆشحاڵم بۆ جاری دووهەم لە بەرنامەی پەروەردە و کۆمەڵ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شادەمەوە بەو هیوایی بتوانم سوودێک بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەێنم. بەڕێزان، ژیان خۆشە ئەگەر بۆ ئامانجێکی پیرۆز بژین، ژیان خۆشە ئەگەر هاوکار و هاریکاری یەکتر بین، ژیان خۆشە ئەگەر ڕقمان لە یەکتری نەبێت، بۆ ئەوەی هەست بە تاموچێژی ژیانێکی خۆش بکەین، بۆ ئەوەی ڕاست و دروست و تەندروست بژین، بۆ ئەوەی جەستەیەکی جوان و دڵێکی جوان و قەد و باڵایەکی ڕێک و پێک و پێستێکی جوانمان هەبێ، نەپێویست بە تەعمیر بێ، نەپێویستی بە تەجمیلە بێ. بەڕێزان، بۆ ئەوەی داهات و بەرهەم و بەرەمێکی باشمان هەبێ، ئەبێ ڕێز لێ سروش بگرین، ئەبێ نێڕین دەرامەتە سروشتەکانمان بە فێڕۆ بڕوات. ئێمەی گەلی کورد پاکترین و بەهێزترین گەلین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە بەشداریمان لە ڕەوڕەوەی شارستانیەتی و مرۆڤایەتیدا کردووە. شاخ و دەشت و دۆڵ و بان و گرد و چەم و چیا و کانی و کانیاومان، دەری ژووری داری بردی دیواری، هەر بستێکی ئەم کوردستانە هونەرێکە بۆ دیاری. کەواتە بۆ ئەوەی ئابووریەکی بەهێزمان هەبێت، بۆ ئەوەی ناحەزان پێمان خۆش نەبێ، پێویستمان بە ئاو بوو بیگرنەوە و لافاو بوو بەرێنەوە. کەواتە بۆیە ئەڵێم بیر بکەرەوە، بخۆ پاشەکەوتکە. بەڕێزان، تەوەری ئەم جارێ بەرنامەکەمان لەسەر چۆنەتی بەکارهێنانی دەرامەتە سروشتیەکانە هەوڵ بین کە بە فێڕۆی نین، ئاو، کارەبا، سوتەمەنی، جلوبەرگ، خواردەمەنی، هەموو شتێک ئەو بابەتانە کە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە بەکارین هەوڵ بین هەر کەس بەقەدەر قەبارەی ئەو ئیشەی کە خۆی هەیەی هەوڵ با لەرگەی خۆیەوانەیە ئەو کەلوپەلانی کەوا هەیەی، ئەو دەرامەتانی کەوا هەیەی لە ماڵی خۆیدا هەوڵداد ئەو دەرامەتانە بە فێڕۆ نەدات. بەڕێزان، ئەگەر بین سەیر راپۆرتی نەتەوە یەکگرتوەکان بکەین، سەیرەکەین 1.5 ملیار تەن ساڵانە خواردەمەنی خۆراک بە فێڕۆ دەچێ. ژماری دانیشتوانی سەر ڕووی گۆی زەوی 7 ملیار دانیشتوانی هەیە، 1 ملیار ڕەش و ڕووتوو برسین. کەواتە بۆ هەوڵنین ئەو دەرامەتە سروشتیانە بە شێوەیەکی وا بەکاربێنین کە بەشی هەموو لایەک بکات. ئابوووریانە لە خەرجکردندا بزانین چۆن ئەو پێداویستیانەمان پڕ ئەکرێتەوە. بەڵام پێش ئەوەی ئەو ڕێنمایانە ڕوو بکەینەوانێ، حەزەکەم ڕاو بۆچوونی شارەزا و لێپرسراوان و کەسانی ئەکادیمی و ڕۆشنبیر لەم ڕۆوانەیە سەنووج و تێبینیان چییە؟ فەن و باگوێ بیستی ئەو سەنووج و تێبینیان نەبین. لە ڕاستیە ئێمە پێویستە ئەگەمە لە خۆمان بێت لە خەرجیاتە، یعنی ئێمە قەیرانمە زۆر بینی وەسعێکی ئابووری خراپمان بینی چەند ساڵ لە پێش ئەوەش وەسعێکی ترمان بینی کە وەسعێکی بریتی بوو لە تێر و تەسەلی. بەڵام تەجروبە ئەزمونەکان پێی سەلمان هێن کە ئەوێ بەڕاستی لە هەموو حاڵەتەکە ئێمە دەست پێوە بگرین، اقتصادی بین، لە جلبەرگمانە، لە پێڵاومانە، لە خواردنمانە، لە خانووە، لە ئاوە، لە کارەبایە، لە هەموو جۆرە مەصرفێکە کە ئیکەین بۆ ماڵ بێ، بۆ قوتابخانە بێ، بۆ دەرگاکانی حکوومەت بێ، بۆ هەر شتێ بێ ئێمە پێویستمان بەچی هەیە؟ پێویستمان بۆ هەیە بەڕاستی دەست پێوە گربین، نابێ ئیسراف بکەین. چکە ئیسراف و تەبذیر و ماڵ بە فڕۆدان و ئەمانە بە حەقەت بێزگەر لە زەرەرێکی زۆری ئاوەری و بێزگەر لەوەی کە بەڕاستی ئەتوانم بڵێم لە ڕووی ڕەوشتی خەرجکردن و ئابوووریەوە زەرەری زۆری لێبینین، ئەوەنە قازەنجی لێ ناکەین. بۆ نمونە یعنی ئەگە ئینسان زۆر کەسە بینین، یعنی مەسەلەن لە جیاتی ئۆتۆمبیلە چێ دوانەکرێت، لە جیاتی ئەوەی کە چەند گڵۆپێکی کەم لە ماڵە هەڵکە سەرەکەین چراخانێکی داناوە، یا سەرەکەین مەسەل بە فیڕۆ سیارە و کەلوپەلی ماڵ و بێزگە لە کەلوپەلی ماڵ کۆڵان و بەردەرگا و ئەمانە بە ئیسراف بە شێوەیەکی زۆر بێڕەحمانە ئاوەکە بەکارەهێنێ. ئەمانە بە حقیقەت پێمان ئەڵێ کە ئەم دەست پێوەگرتنی ئابووریمان نییە، ئەوەش بە زەرەرێکی زۆری ئەگەڕێتەوە بەسەر هەم وڵاتەکەمانە، هەم بەسەر داهاتی ئەو کەسەیە کە ئەو خەرجیە ئەکا، ئەو خەرجیە ناڕەوایە ئەکا. لەبەرەوە یعنی ئێمە پێویستە میلەتێ بین، هوشیار بین، لە ڕابردوەکانمان تەجربە وەرگرین، بە تایبەتی ئەو چەند ساڵی قەیرانیدارەیە بەڕاستی ئەبێ فێری ئەوەی کردبین کە ئێمە ئەگە دەست پێوە نەگرین لە ڕۆژانی تەنگانەیە لەوانەیە بەرگەی زۆر کارەسات و
زۆر شت نەگەینکەوە بەسەر میلەتەکەمانەیە بەسەر کۆمەڵگەکەمانەیە بەسەر خۆمانایەت کابراایك مەسەر لە مۆزەفی حکوومەتە فەرمانبەرە سێرەکەی بەسەر هاتوۆتە سەر ئەموچە لە ماوەی 3 ساڵ یا زیاترە پێشتر تەعەن دەست پێوە نەگر بووە ئەگە دەست پێوەگر وە ڕەنبێ ئەو فترەی بە شێوەیەکی باشتر بەسەر ببردایە بتوانێت لەو شتێکەوە پاشەکەوتی کردووە زۆر کەم و کوڕی زۆر بە مناڵەکانەوە دیار نەبێ یا بە خێزانەکەەوە دیار نەبێ یاخود لە سەفەر و گەشت و گوزار و سەیران و ئەملاولای تۆزێک بەشتێکی بگرتیاوانێ و بەشی کردایە یەکێککە مەسەر سەرەکەین کەسانێکچ بۆ سەیران لەم بەهارە خۆشەیە لەم جەوە خۆشەیە یعنی ئەچین بێڕەحمانە زۆر بێ بەزەیەنە ئەم لە خەرجی ئەەکەن ینی داوای لەبردن دەکەم لە قسەیەکە بەکارهێنم ینی خەڵکە چێ بەسەر خواردنێکی زۆری بێ حەد و یەسن و لەو دەشتەیە دوای ئەو هەموو پاشەکەوتە و شتەی کە ئەمێنێتەوە پاشەڕۆ ئەمێنێتەوە لەو دەرچایە کۆی ناکاتەوە زەرر بە ژنگە ئەگەێنێ لەولاوە زەرێکی زۆری بە ئابووری و بەژیفانی خۆی گیانوە لەم لاشەوە زەرێکی زۆری بە ژنگەکە گیانوە یا سێرەکەن خەڵکانێک هەیە بەڕاستی لە ڕۆژێکە بازارڕەوە پارەی چەمپی سەرێکی پارێکی زۆر خاتە ژیرفانیەوە کاسێتە بازار ڕێ ئەکەوێ ڕێکەوتۆ مەسەڵەن جانتای ئافرەتێک پیاوێک جەریوە هەیە دەستکرا بە ژیفانە پارێکی دزداوە سەرێکی ئەڵێت وەڵام مەسەل ئەوە پارەم پێ بووە هەبوو مەسەڵەتی وەڵام من نیو دەفتەرەکەم پێ دەفتەرەکان ڕفانوم یعنی ئەمە بەڕاستی کارەساتە تۆ چیتە بازار ئەوگە پارەبەرە کە ئەزانی خەرجەکەی یعنی مەفروض نیە تۆ پاری زۆر بەری لەگەڵ خۆتەوە و لە کاتێکەکەەوە معڕزی بۆیکەوە دەست بەرم بۆ ژیفانە یە ژیفانە ببڕنیە جانتەکە بڕفێنن یا بچیتە شوێنێکی واوە کە ئەبلە خەرجیشی وە هابکەی کە بەڕاستی جێگەی سەرسوڕمانە بۆ خەڵکیش دەڵێن ئەم هەموو شتە چی کڕێ ئەمە ینی بەحەقەت وازم ئەو ئیسرافە ئەو تەڤزیرە ئەو دەست پێوەنەگرتنە بێزیە لە زەرزانێکی ئاوری گەورە وتەنەزر لە ڕووی کۆمەڵایەتیشەوە چونکە فێری ئەومانەکە کە بەڕاستی ئێمە میلەتی بن جوێنەیە عربەدە بکەین کاری ناڕەوا بکەین ئینسان کابراایك مەسەر بۆ نمونەچە 3 سیارە کرد بۆ مناڵەکانی یاریکە ساری خۆی پێ ئەخر نەزانێ مەسەلمە لەوانەیە لێکەوتی خراپی هەبێ لەوانەیە مەسە دامەکە لەوانەیە بحکم هەرزەکارە ینی لە شوێنی ناڕای بە سەرعەتێکی خراپ ڕابڕێگەوە ینی وازانم ئەمانە ئەگەر ئینسان دەست پێوە بگرێت و ئیکتیفاکبەوەی کە بەقەدەر پێویست دەست شتەکانی هەبێ لە ماڵە و کۆی کاتەوانێ ئەوە وازانم کارێکی زۆر باشەکات و ئیشەڵا چاوەڕانیەوەکەن کە گەلەکەی ئێمە تەجوبەی لەم ڕابدوانی خۆی وەرگرت بێ لەو کارە ساتانە وەرگرت بێ لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە هەموو ڕێکەوە بەڕاستی ئێمە میلەتێکی پێویستن بۆ هەیە کە بە ئەزمونەت سەختەکانی خۆمانە تێپەڕێوین دوایی دەرسێنەوە گرین بەداخەوە یانە بینین کەسانێک گەر هەبێت دەرسێنەوە نەگرت بێ هیوادارین ینی ئەوانش بەخوانە بچنەوانێ و بێنەوە سەر ڕێگە ڕاستەکەی ئەوەی کە هەموو شتێک لە پێناوی ئابووریە و ئابووریش لە پێناوی ئەوەی کە گەشە بکە بێڕمێنین یادا ڕمێنێن بە لە خەرج و بە کاری ناڕەوە دەربارەی زیادەڕەوی ئەمێ باسی زیادەڕەوی کارەبا بکەم کە لە کوردستانی خۆشەویستە کارەبایەکی زۆر بە فیرۆ دەڕوات لەلایەن هاوڵاتیانەوە تەماشا بکەین هەر خانوویەک یان هەر ماڵێک هەر دوکانێک کارەبایەکی زۆر داگی سێنێ کە ئەمە زیادەڕەویەکە لە کارەبا ئەگەر هەر ماڵێک 2 گڵۆب 3 گڵۆب بکوژێنێتەوە دەتوانین کارەبایەکی زۆر بۆ هەموو کوردستان ئامادە بکەین و بە 24 ساعتە کارەبا هەبێت و کارەبا سەروەتێکی نیشتیمانیە پێویستە لەسەرمان کە ئێمەش هاوکار بین بۆ دابینکردن و هەروەها سەرفکردنی کارەبا لە کوردستانە و لە هەموو شارەکانە چونکە کارەبا بە تێچوویەکی زۆر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابین دەکرێت کە ئەم تێچوونە زۆرش پێویستە لەسەر هەمومان کە هاوکاری بین بۆی کە بگاتە هەموو هاوڵاتیەک لە کوردستانە و بە بەردەوامی بێت ئێستاگە تەماشاکەین 10 سعات یان 15 سعات کارەبا هەیە یەکێ لە هۆکارەکانی ئەوەیە کە ئێمە زیادەڕەویی زۆر ئەەکەین ئەگەر هەر ماڵێک هەر دوکانێک 2 گڵۆب 3 گڵۆب بکوژێنێتەوە کە بە زیادەڕەوی دایکجیستانوە ئەو کاتە کارەبا دابین ئەبێ بۆ هەموو هاوڵاتیەک بۆ هەموو ماڵێک بۆ هەموو دوکانێک لە ماوەی 24 سعاتە بۆیە پێویستێکی سەرشانمانە و داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەم کە زیادەڕەویی ئۆتۆ نەکەن لە داگیرسانی کارەبا و بە فیرۆدانی کارەبا. من وەکو خوێندکارێکی زانکۆ تێبینیم هەیە لەسەر زیادەڕەوی بەکارهێنانی ئەو شمەکانی کە لە بەردەستمانەیە بۆ نمونە ئەو قوتوە ئاوانەی کە ڕۆژانە ئێمە ئاوی پێخۆینەوە فڕی ئەینە بنی درەختەکانەوە یاخود لە شوێنە گشتیەکان یاخود سەر شەقامەکان بۆ ئەوەی بتوانین کەڵکی لێ ببینین ئەو ئاوەی کە ماوەتەوە بەکاری بهێنین کە ئاوی درەختەکانی پێبین و لە دوای ئەوەش قوتوەکەی فڕێبین جگە لەوە لە زۆر یەکێک لە بوارەکانی ژیانمانە
زیادە ڕۆیی بۆ نمونە لە سەرفکردنی پارە لە خۆراک جلوبەرگ بە هەموو شێوەیەک بتوانین ئێمە زیادە ڕۆی زیادە ڕۆیگردن بە عام شتێکی جوانیە بۆ گریمان بۆ منە لە ماڵەوە ئێمە هەممان جلوبەرگێکی زۆرمانەیە و لاانێ بەکارێنین یا سودی لێ نەبینین ئەگەر بێت و ڕێکخراوێ یا کۆمەڵە کەسێک هەرناو خوێندکارانە ڕێکخرای دروستکەن ئەو جلوبەرگە کۆرانی کە ئێمە ئیسفادی لێ ناکەین یا لە بەری ناکەین لەوانەیە بێن بۆ کۆی کەناوان و داوەشێکەکەم بەسەر و کەسانی کە کەم دەرامەدن و سودی زیادەڕەوی شتێکی ناشرینی کۆمەڵگەیە بۆ نمونە زۆر جار بە کۆڵانێکە هاڕۆیت ئەبینی کە تەنکی ماڵی ماڵەکان پڕ بووە ئاوەکە بە سەربانەکە هەیەتە خوارەوە هیوادارم و ماڵانە تەواف شتێک دابنێن بۆ ئەوەی ئەو زیادەڕەویە نەکرێ یا زۆر جارە بینی کە سیارە شۆرێ لە کۆڵانەکانە هیوادارم بیبن لە خەست لێ شوێنێک بیشۆن ئەو زیادەڕەویە نەکرێ لە کۆمەڵگەیە لەبەرەوەی ئەو سەرچاوەیەکی گرنگی ژیان. زیادەڕۆی چێ ئێمە سەرەتا پێویستە بزانین کە زیادەڕۆی چێ زیادەڕۆی واتە بەکارهێنانی شتێک زیاد لە پێویستی خۆی بۆ نمونە ئەتوانین باس لە زیادەڕۆی لە کاتا بکەین بۆ نمە هەر لە ناو گەنجەکانی خۆمانە لە ناو تەلەڤیزیۆن زانکۆیە ئەبینی کە زۆربەی کاتەکانی ڕۆژانیان بە یاریکردنی مۆبایلەکانیانەوە سەرقاڵن بۆیە ئێمە ئەتوانین بڵین کە دابشکردنی ئەم کاتەیان باشترێکە وەک لەوەی زیادەڕۆی تیا بکەن بۆ نمونە ئەتوانی کاتژمێرێک دانێ بۆ یاریکردنی مۆبایلەکەت و هەروە ئەتوانی کاتەکەی تر دابشکەی بۆ نمونە بە کتێب بخوێنەوە ئەتوانی کتێب بخوێنیتەوە یاوەکوی دابەشیکەی بۆ ئەوەی سعی ڕۆژانەکەتی تیا بکەی بۆیە هەر کاتێک ئێمە کاتمان لەدەست چوو کە ئەزانین کە کات ناگەڕێتەوە هەرگیز بۆیە پێویستە ئێمە نرخی کاتەکە بزانین و هەرگیز زیادەڕۆی تیا نەکەین. دەست و دەم و دڵتان خۆش منیش زۆر هاوڕام لەگەڵ ئەو خۆشەویستانە لەگەڵ ئەو بەڕێزانە لەگەڵ ئەو شارەزانە لەگەڵ ئەو قوتابیانە لەگەڵ ئەو خوێندکارانە کەواتە هوشیاری کۆمەڵایەتی لە ناو ئێمەدا ئاستێکی بەرزدایە بەڵام شێشەکە لەوەدایە ئێمە بە دڵ و دەروون ئەمە بە دڵ و دەروون مانایە چەند لەسەر ئەرزی واقع ئەمە جێبەجێ بکەین ئەمە گرنگە کەواتە بۆیە ئەڵێم با ئێمە لەوە دەست پێ بکەین کەمپینی دەستگرتن بە خواردن بە خۆراکەوە دەست پێ بکەین لە هەر بوارێک لە بوارەکان نابێ ئەگەر خواردن بێ ئەگەر خۆراک بێ ئەگەر جلوبەرگ بێ ئەگەر سوتەمەنی بێ ئەگەر ڕووناچی بێ ئەگەر گەرما بێ خەرجیەکان بێ هەر کامیشیان بێ بۆ ئێمە زۆر چاکە بۆ ئەوی کەوا بتوانین دەرفەتێک بۆ کەمکردنەوەی ئەو دەرامەتە سروشانە بگرینە ئەستۆ کێشەکە ئەوکو باسم کرد جارێکیان پیاوێک بەژنەکەی خۆیڵێت ئەڵە تۆ لە بانیەوە تا ئێوارە خێریکی یاپراق پێچانەوە و ئەم سەر و ئەو سەریت 4 ساعت خەریکی یاپراق پێچانەوەیت من بە 10 دقە بۆ دەخۆم ژنەکەش بە مێردەکەی ئەڵێ تۆش 1 مانگ بە دوای موچەکەیان ڕاکەی من بە 2 ڕۆژ بۆ دەخۆم شێشەکە لێرەوە دەست پێکە کە ئەبێ ئێمە هوشیاری کۆمەڵایەتی و ئاسی ڕۆژنبیری خۆمان بەرزکەینەوە کەواتە کردنەوەی کەمپینی دەستگرتن بە خۆراکەوە لەوە دەست پێ بکەین من لە ماڵەوە کە لە کەواتە لەو شوێنەی کە من بڕیارم بەدەسە لە ماڵی خۆمەوە دەست پێ بکەم ئەگەر لە ماڵەوە بووم ئەو بڕە خواردنەی کە کڕیومانە بۆ هەفتەیەکە بۆ چەند ڕۆژێکە با ئەوە سرف بکەم ئەنجا خواردەمەنی کە بکڕم کە لە ماڵەوە چێژ لێنرا ئەو چێشتە بەقەدەر ژماری ئەندامانی خێزانی سەر سفرەکە بێت هەر ئەندامێکی سەر سفرەکە بەقەدەر خۆی خواردنی بۆ تێکرێت هەوڵ بین بە هیچ شێوەیەک خواردن لە دوای خۆمان بەجێ نەمێنێت بە فیڕۆ نەدرێت لە کاتێکدا کە چا قاوە شیر ئەمانە سار دەبێت و ئەمێنێتەوە تۆزی ئاوی تێکەڵەکەین و ئەیکینە بنی ئەو درەختانەی کە لە ماڵەوەن زۆر چاکە ئەگەر ئێمە هەمومان پێکەوە لەسەر 1 سفرە لە 1 کاتە نان بخۆین چونچێ ئەگەر هات و چەند جارێک ئەم خواردنە گەرم کرێتەوە ئەوە پێویستی بە وزەیە پێویستی بە نەوتە پێویستی بە غازە کە ئەمەش بە فیڕۆ ئەڕوا بەس ئێمە ئەمڕۆ گەنجەکانمان بەڕاستی ئەوە جێی نیگەرانیە کە شەو ڕۆژیان لێ تێکچووە شەو تا 5 بانی دانیشێ ساعت 5 ئەوە لە خەواڵەسێ کاتە کاتی خواردنەکەی لێ تێگەچێ ئەمە پێویستی بەڕێخستنەیە هەروەها لە کاتێکدا کە ئێمە لە ماڵەوە خواردن میوەیەکی زۆرمانەیە ئەم میوەیە کە ئێمە بەکارێنین ئەگە زانیمان زیایە بە هەندێک جار بکەین بە دیاری بیبین بۆ دراوسەکەمان
هەندێک جار لەو خواردنە زۆر ئەمێنێتوانێت با بەکاری بین وەکو پێینێکی سروشتی بۆ ژێر دار و دەرختی ماڵەوە زۆر جار ئێمە سەوزەیەکی زۆر دەکڕین ئەم سەوزەیە لەوانەیە هەمووی نەخورێ بە هەڵی گرین بۆ وەرزێکی کە حتا لە قورئانە فەرمانێکی ئاینی هەڵە کە نابێ زۆر ئیسراف بکەین لە خواردن و خواردنەوەدا ئێمڕۆ خۆمان نەزانین کەوا گواستنەوە ینی شوێنەتی گواستنەوەی تەکنۆلۆژیای ئەمڕۆکە هەمومان بۆ ئۆتۆمبیل بە سیارە هاتوچۆ دەکەین ئەمە زەرێکی زۆرمان لیا چونکە جوڵەمان کەمە کەواتە تا خواردن کەم بخۆین باشترە بۆ ئێمە هەتا ئەتوانین خۆمان لابین هەتا ئەتوانین خۆمان لابین لە بەرفێڕۆدانی ئەو خواردەمەنیانە بە هەر شێوەیەک لە شێوەکان بێ ئێمە لە ژیانمانە هەوڵ بین لە فەرهەنگی ژیانی خۆمانە ئەو بەفیڕۆدانی خواردنە کەم بکەینەوە چونکە ئاسایشی خۆراک ئاسایشی ڕامیاری و ئاسایشی کۆمەڵایەتیە و لە هەمووی گرنگتر ئێمە بەڕاستیە بێ ئاگامان لە حاڵی یەکتری بێ من ئاگام لە حاڵی ماڵەوە بێ ماڵەوە ئاگای لە حاڵی من بێ وەکو مامۆستا لە قوتابخانە وەکو بەڕێوەبەر ئاگای لە قوتابخانەکە بێ ئاگای لە خوێنکارەکانی بێ و بڕێوەبەری دایرێک ئاگای لە فەرمانبەرەکانی بێ هەر یەکە ئاگامان لە حاڵی یەکتری بێت زۆر جوانە ئەگەر بە لێم تێک نەچوو بێ شعرێکی پیرەمێر تەیەکە ئەڵێ زۆر گریام هاوارم کرد حاڵی نەبوو لە حاڵم کە حاڵی بوو لە حاڵم لە حاڵا نەبوو ئەرزی حاڵم بۆ حاڵی کرد بە حاڵم ڕازی نەبوو ئەرزی حاڵم بۆ حاڵی کرد بە حاڵم ڕازی نەبوو کە پرسیاری کرد لە حاڵی من بۆ حاڵم سوودی نەبوو هەر کەسێ نەزانێ حاڵی من بۆ وابوو حاڵی ئەویش وەک حاڵی من بەهەدەر چوو لەو خۆیان داواکارم خوا ئەم نیاز و نیعمەتەمان لێ نەسەنێ ڕێزی لێ بگرین تا بتوانین ئێمە بەکاری بێنین بۆ برژەوەندەکانی خۆمان و بۆ پێداویستەکانی خۆمان ئیشەڵا ئاگامان لە حاڵی یەکتریە من و ئێوە و تا بەرنامەیشکە هەر سەرکەوتوو بن.